بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين. اللهم صل وسلم وبارك على أشرف المرسلين محمد النبي الأمي الخاتم وعلى آله وأصحابه وأمته أجمعين. اللهم رب جبريل وميكائيل وإسرافيل فاطر السماوات والأرض عالم الغيب والشهادة أنت تحكم بين عبادك فيما كانوا فيه يختلفون اهدنا لما اختلف فيه من الحق بإذنك إنك تهدي من تشاء إلى صراط مستقيم. اللهم آمين. وشكانوا برایان برێز شوێنێگوێتان لە دەنگ مەسڵا و ڕەحمەتی خواتان لێبێت. بە پشتیوانی خوای گەورە لە ئەڵقەی ئەم شەوماندا لە خزمەت جەنابتانە باز لە ئەجر و پاداشتی قەرزدان ئەکەین. قەرز کە بدرێ بە کەسێک یارمەتی بدرێ بۆی کەوا قەرزی بیتێ یەکێ پێویستی بە پارە هەیە و تۆ قەرزی بیتێ لە دینی ئیسلام و لە شەریعەتی ئیسلام و لە سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم زانین چ پێگە و پایەیەکی هەیە. بۆ ئەمە بەسە کۆمەڵە فەرمودەی صحیح پێغەمبەرمان صلی الله علیه وسلم بۆ ئامادە کردوون. یەکێ لەو فەرمودانە عەبدوڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆمانە گێڕێتەوە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی كل قرض صدقة كل قرض صدقة هەموو قەرزێکە بیدەیت وەکو سەدەقە وایە خێرە. چۆن سەدەقە کاتێکایەکی پارە ئەکەی بەخێر قەرزدانیش بە یەکێک بە هەمان شێوە وەکو سەدەقە خێر و ئەجر و پاداشی هەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکە کە بەڕای کوڕی عازب بۆمانە گێڕێتەوە فەرمودەکەش صحیحە دەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی من منح منيحة لبن أو ورق أو هدى زقاقا كان له مثل عتق رقبة. دەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی هەچ کەسێ بە بەخششێک بدات جا ئەو بەخششە ئەگەر کوپێک قاپێک شیر بێ یا ماز بێت بیدەی بە زەلامێ بیخوات یاخود پارە بێت و بیدەیت یاخود ڕێپیشاندانی زەلامێ بێت کە کۆڵانێک ماڵە جێگەیەکی لێ داواکە و ڕێپیشاندەیت ئەفەرمی ئەمانە لای خوا ئەمەندە گەورەن وەکو وایە بەندەیەکی لە ڕێی خوا ئازاد کردبێ كان له مثل عتق رقبة. کەواتە هەموو خێرکردنێک هەموو یارمەتیدانێکی خەڵک هەموو دەستگیرۆیەکی خەڵک لەوەی کاڵە پەرداخێ شیری بیتێ بیخواتەوە هەتاکە ئەوەی ڕێگەیەکی پیشاندەی چ جایەوەی کە پارەی بیتێ هەر هەمووی لە لای خوا ئەجر و پاداشی و کوایە گردنێکی ئازاد کردبێت. حەدیثەکەش صحیحە و بەڕای کوڕی عازب بۆمانە گێڕێتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت لای ئیمام ئەحمەد و لای ترموزی و ئیبن حیبان و ئانە هەموو هاتووەم حەدیثە بە صحیحی. لە فەرمودەیەکی ترا کە ئەبوو ئومامە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆمانە گێڕێتەوە فەرمودەیەکی حەسەنە طەبەرانی و بەیهەقی ڕیوایەتیان کردووە دەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی دەخل رجل الجنة فرأى مكتوبا على بابها ئەڵێ پیاوێک چووە ناو بەهەشتەوە خوا خستێ بەهەشتەوە کە سەیری کرد لە دەرگای بەهەشت نووسراوە الصدقة بعشر أمثالها والقرض بثمانية عشر. کابراکە چۆ ناو بەهەشتەوە خوای گەورە خستێ ناوەشە ئەڵێ سەیری کرد لە دەرگای بەهەشت نووسراوە هەموو سەدەقە و خێرێکە کردبێتێ بەدە بەرامبەرە یەک بەدەیە بەڵام قەرز بە هەژدە بەرامبەرە. خێرێک پارەیە بی بە خێر بە کەسێک یەک بەدە بۆ دەنووسێت دینارێکی بەدە بۆ ئەنووسرێ لە لای خوا بەڵام ئەگەر قەرزت دا بە یەکێک یەک بە هەژدە بۆ دەنووسێ. بە پێ ئەم فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە فەرمودەیەکی حەسەنیشە کەواتە پاداشتی قەرزدان بە یەکێک خێرترە وەک لە پاداشتی چی ئەوەی کەوا خێرێکی پێ بکەیت و سەدەقەیەکی بیت. بەڵێ پاشان ئێمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆمەڵە فەرمودەی زۆر ناوازە و جوانی بۆ بەجێ هێشتووی سەبارەت بەوەی کەوا ئازایەتی لەوەیە نییە هەر قەرزەکەی بیتێ ئازایەتی لەوەیە کەوا نەکەیتە سەر کابرا بۆ داواکردنی قەرزەکە ئەگەر زانی و نیەتی چاوپۆشی لێ بکەیت ئەگەر زانی و لە وەزعێکی تەنگە تاوایە و لێی قەوماوە دانەکەی چەند خێرا وەستان لە سەرەکەی یا لێبوردنەیی لە کاتێەوەی کەیتر هەر نەیبێ ئەوەیان چەند جار خێرترە. ئەبوو قەتادە یەکێکە لە هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کەڕەتێک شوێن یەکێک لە قەرزارەکانیوانی کە قەرزی پێدابوو نێدایەوە واز کردیە سەری کابرای هاوڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم کردیە سەری یەکێ لەوانەی کە ئەم قەرزی پێدابوو نێدایەوە
فتوارى عنه ماوەیەکی زۆر خۆی لێ شاردەوە کابرا خۆی لا دەرناخست قەرزارەکە ثم وجده بدۆزیەوە کابرای ئەوەی کە قەرزەکەی وەرگرت و دۆزیەوە کە کردی سەرێتی تو بۆچی خۆتم لێ شاریتەوە تۆ موعیدمان تەوا بۆ قەرزم داویتێ فقال إني معسر وتی والله نیمە نی ناتوانم پارەکەم نییە بدەمەوە قال الله وتی تو ناوی خوا بەڕاستە کە ئەڵی نیمە وتی بەخوا بەڕاستمە درۆ لەگەڵا ناکەم نیمە بدەمەوە قال فإني سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول من سره أن ينجيه الله من كرب يوم القيامة فلينفذ عن مؤثرين دەڵێ من لە پێغەمبەرم بیستوە صلی الله عليه وسلم دەی فەرموو هەچ کەس پێی خۆشە کە خوای گەورە لە تەنگەژە و ناخۆشیەکانی قیامەت ڕزگاری بکە فلينفذ عن مؤثر أو يضع عنه با کەسێکی بێدەست کە ناتوانێت قەرزەکەی باتەوە با کار لەسەر ئەو سوکە ماوەی کە مۆڵەتی باتێ یاخود قەرزەکەی لەسەر لابەرێ کێ ئەوێ لە بەڵاکانی قیامەتی لەسەر لابچێ ناخۆشیەکانی قیامەتی لەسەر نەمێنێت چی بکات پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی با بچێت کەسێکەوە قەرزی لەلایەتی نیەتی بیداتەوە یاخود قەرزەکە خۆش بێت یاخود مۆڵەتێکی باتی هەتاکو کاتێک ئەیبێت و قەرزەکە اینجا بیداتەوە لێ وەرگرێتەوە کاتە ئەمە معنایەکی یعنی چاوپۆشێنی خوایە لە تۆ لە ڕۆژی قیامەتە لە تەنگەژە و لە ناخۆشەکانی ڕۆژی قیامەتە للرواية كان فرمي من سره أن ينجيه الله من كرب يوم القيامة وأن يظله تحت عرشه فلينظر مؤثرا أفرمي هاتش كثي بي خوشا كخواي قورا لنتنججونا خوشا كان قيامة رزقاري بكا وبي خاتجير سيبري عرشي خويوا بابا ويكا تشاو بوشي لو كثيكا باريني قرزكي باتو کابرا کاتی خۆی هاتو ڕاستە توی یاوتێ بە ماوەی ساڵی یاوتێ مانگێک یاوتێ بەڵام کە ئەزانی نیەتی ئەڵێ چاوی لێ بپۆشە ئەگەر حەزەکەی خوای گەورە سبەی لێ بخاتە ژێر سێبەری عەرشی خۆیەوە ئەگەر حەزەکەی خوا لە تەنگەشە و لە ئاسەمەکانی ڕۆژی قیامەت ڕزگارێکە کەواتە ئەوە لە بەرامبەر ئەو لە بری ئەوە ئەکەوێت وا نەزان ئەم کارە خێنی بڵێ وەڵا خۆیم لێ ئەدزێتەوە وەڵاوە ئەگەر زانی و کابرا بەڕاستی لێی قەوماوە نەگەو کەسەی کە هەیەی و بە ئەنقەز ناداتەوە ئەوەی کە تۆ سوورە زانی نیەتی بداتەوە تۆش زەختەکەی دەسەر بچێ ماڵی بفرۆشێ بچێ پەلاماری دەستیەکی کە باو ماچیکا بۆی قەرزێکی باتێ تاکو قەرزەکەی تۆ باتە تۆ ئەزانی نیەتی ئەگەر تۆش ئاوە لێ نەقەوما و دان نەهاتووە و تۆش زۆر پێویستی پێنێ لە سەری بۆستە چەند حەزەکەی خوا لە قیامەتە هەنگەشە و ناخۆشیەکانی ئەوێ ترس و لەرزی قیامەتی لەسەر لابەرێ و تینوێتی قیامەتی لەسەر کەم کاتەوە گەرمای قیامەتی لەسەر کەم کاتەوە تۆش ئەمەدە چاوپۆشی لەو برایەت بکە ئەگەر حەزیشەکەی بچیتە ژێر سێبەری عەرشی خواوە لەنا ئەو خەڵکە جیا بکریتەوە بخریتە شوێنێکەوە کە ئەو پەڕی ڕێز و حورمەتی تیا کە ژێر سێبەری عەرشی خوایە و لە هەموو تەنگەژێک نەجاتێ بێ ئەوە بڵێ بڕۆ گردنی ئازابی قەی ناکەنیتە لە ڕای خوایە ئیتر ئەما مێنێتەوە سەر خۆت و پیاوەتی خۆت و بۆ قیامەتی خۆت یەکەیت بەڵێ لە فەرمودەیەکی ترا کە ئەمیش فەرمودەیەکی صحیحی پێغەمبەرە صلی الله عليه وسلم دەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ئوتی الله بعبد من عباده آتاه الله مالا ڕۆژی قیامەت خوای گەورە یەکێ لە عەبدەکانە هێنە بەردەمی بۆ مەحکەمە بۆ دادوەری خوا محکەمەی گەورەی قیامەت خوای گەورە پێڵێ ماذا عملت في الدنيا ئاوەرزام چی کردووە لە دنیاە ولا يكتمون الله حديثا کەسیش ناتوانێت هیچ لە خوا بشارێتەوە چی کردو چی نەکردو ئەمە ڕۆژیەوە نییە شتێکی کردوێەوە بۆ بشاردرێتەوە چی کردووە لەوێ ئەبێ زمانە بیڵێ زمانە نێڵێ خوا دەستێنێتە گۆ قاچێنێتە گۆ پێستێنێتە گۆ قساکەڵێ خوایە ئەم ئیشەی کرد کەسی چی بۆ ناشارێتەوە ئەڵێ کابراژ وتی یا ڕەبی ئاتەیتەنی مالن ئەی پەروەردگارە تۆ پارە لە دنیا زۆر پێدا بوو فكنت أبايع الناس وكان من خلق الجواز فكنت أيسر على الموسر وأنظر المؤسر ئەڵێ پەروەردگارە تۆ پارە دابوومێ منیش پارەم بە قەرزە دا بە خەڵک مامەڵەم لەگەڵ خەڵکا کرد قەرزیان نەکەوتە قەرز مەکەوتە لایەن هەموو جارێ چاوپۆشیم لەوە ئەکرد کە جارێ نیەتی بماتەوە بۆم دواخستا ئەو کاتەی هەیبێ ئەوەشی هەرنەی بوو ئەموو قەیناکە لەبەر خوا عەفوو بە فقال الله تعالى أنا أحق بذلك منك تجاوز عن عبدي ئەڵێ پەروەردگار خوای گەورە فەرمووی من لە پێشترم بۆ تۆ ئاوە خەڵکە عەفوو کردووە ئەو عەفووکردنە من لە پێشترم لە عەفووکردنەوە منش تۆم عەفوو کرد صفەتی عەفوو بۆ من لە پێشترە و جوانترە کە من عەبدی خۆم عەفوو کەم تۆ ئەمەندە
کابرایەکی بەخشندە بووی لە دنیا من پارەم دابوویتێ ڕاستە پارەکە خوا داویتێ بەڵام تۆش پێ دەزانی چاوپۆشی و لە خەڵکە کرد هەڵت ناوتای سەر خەڵک قەرزێکت دابوو بەسەر خەڵک نەدەکرد بە فرسەت بکەیتە سەری و حەیای بەریت و بای ئەوەندەی کە خێرەکە لێ کردووە سەد ئەوەنە بیشکێنی لە ناو خەڵکا و بڵێ وەڵا قەرزمدایە نەیدامە و سووکی کەیت و کابرا دڵە ڕاوکەی پێ بکەوێت و وای لێ بێت هانا بۆ هەموو کەس بەرێ مادەم لەبەر خوا تۆ چاوپۆشی و لە کەسە کردووە کە نێتی جارێ قەرزەکە و باتەوە و ئەوەشی کە هەر نەی بۆ عەفو کردووە لەبەر خوا دەی من ئەمڕۆ لە پێشتە تۆ عەفوکمەوە منش تۆم عەفو کرد ئەمە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەم حەدیثەشی بە چەندین شێوە گێڕاوەتەوە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێت بەڵێ لە فەرمودەیەکی ترا هەر سەبارەت بە قەزەی قەرز پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکە کە بوڕیدە بۆمانە گێرێتەوە کە یەکێکە لە هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ من أنظر معسرا فله كل يوم مثليه صدقة بڕیدەیەکێک لە هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەڵێ لە پێغەمبەرم بی صلی الله علیه و سلم کەڕەتێکیانەی فەرموو هەچ کەسێکی نەبوو کە نیەتی جارێ قەرزەکەی باتەوە مۆڵەتێکی بۆ تازە کردەوتی قەی ناکەوە چاو لێ پۆشمە تاکو ئەو بێت ساڵێکی کەی بۆ دانا مانگێکی بۆ دانا چاوی لێ پۆشی مۆعیدەکەی تەواو بۆ بێ قەرزەکە باتەوە وتی ئەوە لەبەر خوا چاوم لێ پۆشی تاکو ئەمە دەیتە تا قەرزەکە دەبێ بمدەیتەوە فله كل يوم مثليه صدقة ياخذ مثله صدقة ئەوە بۆ کولی ڕۆژێک وەکو ئەوە ئەو پارەی ئەمەندە کرد بێ بەخێر کولی ڕۆژێک وەکو ئەمەندەی ئەو پارەیە چەندێکە قەرزەکەی داوەتی وەکو هەموو ڕۆژ ئەوەندە پارە و کرد بێ بەخێر ئەڵێ پاشان بیستم لە پێغەمبەر صلی الله علیه و سلم جارێکی تر دەیفەرموو من أنظر معسرا فله كل يوم مثليه صدقة ئەڵێ فەرمووی هەچ کەسێ چاوپۆشی لە یەکێک بکا کەوا نەیبێ قەرزەکە باتەوە بۆی دوا بخات لە فەری بۆسێ ئەوە هەموو ڕۆژێک دوو ئەوەندەی پارەکە کە داوێتی بۆ پیاوە بە قەرز دوو ئەوەندەی خێر بۆ ئەنووسرێت یعنی ئەگەر تۆ 1000 دینارت دابێ بە زەلامێک بە قەرز وەکو وایە کولی ڕۆژێ 2000 دیناری خێر کردبێ ئەڵێ من ژوتم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم من جاری یەکەم گوێم لێ بوو ئەو فەرموو هەچ کەسێ چاوپۆشی بکات لە کەسێکی نەبوو کە قەرزەکەی باتەوە خوا کولی ڕۆژێک هێندەی قەرزەکە خێری بۆ نووسێ ئەم جارە ئەفەرمووی دوو ئەوەندەی بۆ ئەنووسێت ئەمەیان بۆ ئەڵێ فەرمووی كل يوم مثله صدقة قبل أن يحل الدين فإذا حل فأنظره فله كل يوم مثله صدقة پێغەمبەر صلی الله علیه و سلم پێی فەرموو هەچ کەسێ قەرزی دابێ بە زەلامێک پارەیەکی بە قەرز دابێ بە زەلامێک هەتا ئەو ڕۆژەی مۆڵەتی قەرزدانەوەکە دێ کولی ڕۆژێک وەکو وایە ئەو پارەی کردوێ بەخێر کولی ڕۆژێکی ئەم ماوەیە کە تۆ ئەم پارێ داوە بە قەرز بۆ زەلامە وەکو وایە کولی ڕۆژێک تۆ ئەوەندە و پارە کردبێ بەخێر یعنی ئەگەر تۆ ملیۆنێکت بە قەرز دابێ بە زەلامێک بۆ ماوەی ساڵێک وەکو ئەوایە ئەو ساڵە هەموو ڕۆژێکی ملیۆنێکی کردبێ بەخێر دەڵێ ئەگەر کاتی قەرزەکە هات و کابرا نەیبوو پارەکەی باتەوە تۆ مۆڵەتێکی کەتدایە مانگێک ساڵێک دوانی تر مۆڵەتدایە هەتا ئەیبێ بداتەوە ئەوەی دوای مۆڵەتەکە هەموو ڕۆژێکی بە دوو ئەوەندە بۆ حسابەکرێت یعنی هەموو ڕۆژێکی دوای مۆڵەتەکەی خۆی کە تۆ چاو لێ پۆشیوە اینجا هەموو ڕۆژێکی بۆ کرێت بە 2 ملیۆن لەم حەدیثەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم تێبگەن بوڕیدا لە لی تێ نەگەیشتم کە ڕەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم وتی هەچ کەسێ قەرزێ با بەیەکی هەموو ڕۆژێ خوای گەورە هێندەی قەرزەکە خێری بۆ نووسێ پاشان گوێم لێ بوو فەرمووی هێندەی قەرزەکە دوو ئەوەندە خێری بۆ نووسێ قەرزەکە چەند بۆ دوو ئەوەندەی بۆ نووسێ ئەڵێ وتم یا ڕەسوڵ الله من ڕۆژێ گوێم لێ بوو فەرمووت هێندەی قەرزەکەی بۆ نووسێ ئەمڕۆ دەفەرمووی دوو ئەوەندەی بۆ نووسرێ ئەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئاخر بوڕیدا ئەو کاتێک کە قەرزەکە ئەدەی بەیەکی هەتاکو کاتەکەی خۆی دی هەموو ڕۆژێ قەرزەکە چەندە تۆ ئەمەدە و خێر بۆ نووسرێ ئەگەر کاتەکە تەواو بوو کابرا نەیبوو بداتەوە تۆ چاوپۆشی لەکرد لەم و لە هەموو ڕۆژێ دوو ئەوەندە بۆ ئەنووسرێت سەیری ئەم فەزڵە گەورەیەکەن یعنی موسڵمانان هەموو ڕۆژ پێویستیان بە یەکترە بێ ئەگەر ئەم برایەتیە لە ئاستی یەکترا دروست بێت ئەمە لێرە ئەم چەپڵە بەدەستێ لێ نایرێت ئەبێ ئەو خەڵکانەی کە قەرز وەرەگرن ئەبێ سیقەیەک دروست بکەن کە ئەو موسڵمانانە سیقەیان پێ بکەن نەمولا بتوانێت قەرزی باتێ ئەو کەسەشی کەوا پارەی هەیە خوا داوێتوی کە داوای قەرزی لێکە با بزانێ هەموو عالەمی پێ کافر نەبێ و بە دز و دەرۆزن نەزانێ بەڵە دینارێک ما بەیەکێ چاوم پێی ناکەوێتەوە با قەرز با بە خەڵک ناو موسڵمانانە ئەم یارمەتیدانە کەم بۆتەوە ئەڵێن بڕۆ لە بانک پارە ڕاکێشە پارەش بەسووە ئەڵێ بڕۆ سلفە بکە بۆ خۆت بڕۆ نازانم چی بکە کەس ئامادە نییە قەرزێ با بەیەکتر مع العلم پێغەمبەر صلی الله علیه و سلم تا بەنەسی ئەم حەدیثە صحیحە فەرمی قەرز دا بە هەچ کەسێک کولی ڕۆژی هێندەی ئەو پارەی خێرەکە و بۆ نووسێ وەکو هەموو ڕۆژێ تۆ ئەو دوو پارە کردوێ بەخێر ئەگەر کاتەکەشی هاو نەیتوانی بداتەوە تۆش مۆڵەتت دا بۆ ماوەیەکە لەموو لە هەموو ڕۆژێ دوو ئەوەندە بۆ ئەنووسرێت
خێر لەمە خێرتر ئەگەر تۆ حەزت لە ڕەزامەندی خوایە ئەو تا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی کە حەزەکە لە بەڵاکانی ڕۆژی قیامەت ڕزگاری بێ با چاوپۆشی لێکێ بکات کە نیەتی قەرزەکەی باتە وا مەکە برا موسڵمانەکە ناچار بێ بچێ پارە بەسوو بێنێ بچێ مامەلەی حرام بکات و دزی بکات با تۆ یارمەتی بی مادەم خوای گەورە فەزڵێکی پێدایت و پارەیەکی زیاد هەیە دەبی دەرێ بەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فرمودی یەکێک ئەبو هورەیرە بۆمان هەیە تۆ ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ دەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی من نفس عن مسلم كربة من كرب الدنيا نفس الله عنه كربة من كرب يوم القيامة ئەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی هەچ کەسێک بەڵایەک تەنگەشەیەک ناخۆشیەک لەسەر برا موسڵمانەکەی لابەرێ لە دنیایە ئەوە لە ڕۆژی قیامەتە خوا بەڵایەک و تەنگەشەیەکی ئەو ڕۆژەی لەسەر لا ئەبات تۆ ئەمڕۆ مشکیلەیەک هاتۆ بەسەر بەڵایەک ڕووی کردوتە برایەکی موسڵمانە لێی قەوماوە پێویستی بە یارمەتیەکەیە تۆ یارمەتی بە خوای گەورە لە شوێنێکە لە قیامەتە کە پەکت دەکەی و ئەچەقی خوای گەورەیە بەهاناتەوە یارمەتی دەیە ئەڵێ ئەوە لە بری ئەوە ومن يسر على محسن في الدنيا يسر الله عليه في الدنيا والآخرة كسك قرضي لي ورقتو تو نيتي بياتو تو چاوپۆشی لەکەی تو مەحتەلیەکەی دوایەخی بۆ کاتێک کە هەیبێ ئیلا لە ڕۆژی قیامەتە خوای گەورەش چاو لێ پۆشێ لە نوقسانیەکان و لە گوناحەکانت چاوپۆشێ تۆ چۆن چاو لەو برانەبووەی خۆت پۆشی لە دنیای خوش ئاوە چاو لێ پۆشێ تۆ چاو لە براکی خۆت نەپۆشی خوای گەورەش چاو لە گوناحەکانی تۆ ناپۆشی لە قیامەت چۆن چاوەڕێی ڕەحمەتی خوای لە کاتێکا تۆ ڕەحم بە برایەکی موسڵمانە نەکەی ومن ستر على مسلم في الدنيا ستر الله عليه في الدنيا والآخرة هات كسي عيب عاري برايكي مسلماني خشكيكي مسلماني بپوشه حياي نبا عبريم نبا تو عيبيكي زاني وبونا ناو خلقا باسيكي بوي بپوشه بوي پرده پوشكا حزك يحتو عيب عاركاري تو خلق بيزاني وباسيكا هات كسي پیغمبر صلى الله عليه وسلم فرمي عيب برايكي مسلماني پوشه إلا خوي قول لقيامتا يكي لعيبكاني أو پوشه شتيكا تو أترسي لبرچاي أو علامات طريقي كانوا عبرو برن خوای گەورە بۆ دەپۆشێ بۆ چونکە تۆش عیبی برایەک لە دنیا پۆشی بوو عیبی خوشکێکی موسڵمانە لە دنیا پۆشی بوو ئەو زانی ئەو ئیشە خراپی کرد بەس بۆ پۆشی نەچوی حای بەری لەناو خەڵکا باسیکەی خوای گەورەش لە ڕۆژی قیامەتە ناڵێت تۆش حیا بچێ عیب و عارەکەت بۆ ئەپۆشێت کەواتە هەموو چاکەیەک چ جۆرێ بیکەی لە چ جنسێ بێ لە قیامەتە لە جنسی ئەو چاکەی خۆ تۆ پاداش وەرەگریتەوە والله في عون العبد ما كان العبد في عون أخيه حتى تو بدم برايك مسلماته بدم مالك فقير بي بدم مالك وبي ياخذ كسانك وبي كنبون لقوماون لرجع قيامتي شخوي جورا أو بدم تو بل كل الدنيا شا للقوماون تيكاني توش على الدنيا أخوي جورا بدم تو كسانك بورخسينه ككاري تو آسان كان حديث صحيح إمام مسلم جراته رضا ورحمة خوي لي هر سبارت بويكوا چاوپۆشین لە کەسێک کە نەتوانێت لە کاتی خۆیان قەرزەکە باتەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی من أنظر معسرا أو وضع له أظله الله يوم القيامة تحت ظل عرشه يوم لا ظل إلا ظله هەچ کەسێک چاوپۆشی لە کاتێکی قەرزار کا کە نیەتی قەرزەکە باتەوە مۆڵەتی باتێ بۆ کاتێککە یاخود هەر قەرزەکەی لەسەر لابەرێ بڵێ لە ڕای خوا بڕۆ عەفو بە لە ڕۆژێکا کە هیچ سێبەرێ ئیلا سێبەری خوا نەبێ سێبەری عەرشی خوا نەبێ خوای تبارك وتعالى او كسلنا هم عالم جاكاتو هنا تجسي بري عرشكي خوي والله ور لو قرما ولو تنقشي ور امجل سبري عرشي منو چونك تو چاوپۆشی لە برایکی مسلمانەکەن چۆن لەوێ چاوپۆشی لۆکە چاوپۆشی لە تۆ کەم وەرژێر سێبەری عەرشی منەوە فرمودەکانی ئەجگار زۆرن لە فەڵسی قەرزدانە و چاوپۆشیکردن لە کەسی قەرزارە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە حەدیثێکەیە فەرمووی من سره أن يظله الله في ظله يوم لا ظل إلا ظله هەچ کەسێ پێی خۆشە حەزەکە خوای گەورە لە ڕۆژی قیامەتە بیخاتە ژێر سێبەری عەرشەکەی خۆی جای کاتۆ لەناو خەڵک کێ پێی خۆشە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی فليسر على محسن أو ليضع عنه با بچێ مۆڵەت با بە یەکێکی قەرزار کەوا کاتی قەرزەکەی هاتوو پارەکەی نییە بیاتەوە یاخود دەزانێت مەجبورە بێ ئەگەر بیداتەوە ئەبێ زۆر لە خۆی بکات بچێ شت بفرۆشی و ماڵەکەی خۆی بخاتە هەلاکەتەوە با چاوپۆشی لێ بکات یاخود قەرزەکەی لەسەر لابەرێ کێ حەزی لە سێبەری عەرشی خوایە لە قیامەتە ئەڵێ با بچێ وا بکات با چاوپۆشی لە برا قەرزارەکەی بکات یا قەرزەکەی لەسەر لابەرێ یاخود قەرزارێک کرد لێ خەوما بچوو بۆی بەرەوە قەرزەکەی بۆ بەرەوە شەر نێ خۆت قەرزەکەت دابێتی بەڵێ جا ئەم مەسەلەی خێرکردن و قەرزانە خۆی چەند خێرە و چەند گەورەیە بەڵام لەگەڵ کەس و کارە دوو جارە دوو ئەمەندە دوو هێندە خێرترە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ لا فرموديك أفرميت الصدقة على المسكين صدقة خير كدنيك بفقيرك أو خيرك وعلى ذي الرحم إثنتان بلام أجر فقيرك كثي خوبي خزمي خوبي
براو خوشک و کەسوکاری خۆت بێ قومی خۆت بێ نزیکی خۆت بێ دوو جار خێرە ئیسنەتانە دوو جار صەدەقەة وەصیلە هەم سەدەقەیە کە خێرە کردوتە دووەمیشان سیلەی ڕەحمیشە بەجێهێناوە کاتە دوو جار خێرە هەتا کەسی خۆ وەستا بێ و خزمی خۆ وەستا بێ ئەوان لە هەموو کەس لە پێشترن بچی بەدەمیانەوە کە داوای خێری لێکردی کە داوای قەرزی لێکردی کە داوای یارمەتی لێکردی کەسەکەی خۆ لە هەموو کەس لە پێشترە نەک هەر لە پێشتریشە ئەوەی هەیبێت و دەستگیرۆی کەسی خۆی و خزمی خۆی و عائیلەی خۆی و خانەوادەی خۆی و قەومی خۆی نەکات هەڕەشەی زۆر گەورەشی لەسەر لایەن پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم حەکیمی کوڕی حوزام دەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پیاوێک پرسیاری لێ کرد وتی ئەی پێغەمبەری خوا چه سەدەقەیەک لە هەمووی چاکترە فەرمووی عەلا ذی الرەحم الکاشح وتی ئەو خێرە لە هەمووی باشتر لای خوا جێگرێ کە بیدەی بە خزمێکی خۆت کە فەقیر و نەبوو بێت ئەوە لە هەمووی خێرترە وەک لەوەی بێ بە خەڵکێکی غەیرە نێڵی لە ناو ماڵەکەی خۆت و لە ناو عایلە ئەگەر هەموو دەوڵەمەندێک سەیری چواردەورەکەی خۆی و عایلەکەی خۆی و تایفەکەی خۆی بکرێ فەقیری لە تایفەکەیان نێشتایە کەس پێویستی بۆ ناکرد بچێت دەست لە خەڵک پاکاتەوە تۆ خوای گەورە لە ناو عایلە و ناو تایفەیە دەروی لێ کردویتەوە بە هەچ شتێوە بێ ڕزقی بەسەردا ڕشتووی فەقیرەکانی قەومی خۆت و خزمی خۆت و ماڵەکەی خۆت لە بیر نەچێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکە کە جەریری کوڕی عەبدوڵای بەجەلی بۆمانە گێڕێتەوە دەڵێ فەرموویەتی ما من ذي رحم يأتي ذا رحمه فيسأله فضلا أعطاه الله إياه فيبخل عليه إلا أخرج الله له من جهنم حية يقال لها شجاع يتلمظ فيطوق به کوێ لەم فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەم هەڕەشە گەورەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئەو دەوڵەمەندانەی کە ئامادەن یارمەتی فەقیرێکی عایلەکەی خۆی و تایفەکەی خۆی بات پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی هەچ کەسێک خزمێکی خۆی کەسێکی خۆی داوای لێ بکا یارمەتیەکی با لەو نیعمەت و فەزڵەی کە خوا ڕشتوێتی بەسەریا لەو ڕزق و ڕۆزەی کە خوا پێی داوە کەسێکی خۆی و خزمێکی خۆی داوای لێ بکات بڵێ یارمەتیەکم بە خوای گەورە نیعمەتی ڕشتۆ بەسەر تۆیان من لێم قەوماوە یارمەتیەکم بە فەیەبخەل عەلەی ئەویش دەست یارمەتی بۆ درێژ نەکا و پیسکەی و چروکی و ڕەزیلی لە ئاستا بکە یارمەتی کەسەکەی خۆی نەیە و خزمەکەی خۆی نەیە خوا فەرمی پێغەمبەر صلی الله علیه و فەرمی إلا أخرج الله له من جهنم حية إلا لروج قيامته خوال لناو جهنم وماركي بودريني هجدي هايكي بودريني بيوتي الشجاع بماركة أوتي الشجاع يعني أما ده ماركي ناسرا وترسناك لجهنم بناو ناوين راو بيوتي الشجاع يتلمظ فيطوق بي خوا بناما با طوقي يدا جوان جوان أي قوشي بدوري أم زلامة بيوي أدات کەسانی دەوڵەمەند ئەو کەسانی خوا ڕزق و ڕۆزی بەسەرا ڕشتووی ئەو کەسانی کە ئەزانن خوا هەیە ڕووی دەمم لەو موسڵمانانەیە کە باوەڕیان بەخوا و بە قیامەت و بە زیندووبوونەوەیە ئەزانن ئەو پارەی کە پیان دراو هەیانە و دەوڵەمەند بوون فەزڵی خوایە و ڕشتوێتی بەسەریانە لە پێش هەموو کەسێکە کەسوکارەکانی خۆت برات خوشکت ئەولاد دایکت باوکت اینجا دوای پورزاد ئامۆزاد خاڵۆزاد ماڵە پورەکانت ماڵە مامەکانت ماڵە خاڵەکانت ئەوانەی دوای ئەوان ئەمانە لە هەموو کەس لە پێشترن ئەگەر خێر بەجێ بە قەومی بە کەسێکی تر یەکجار خێر بێ بۆ ئەمان پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی دوو جار خێرە هەم خێریشە و هەم سیلەی ڕەحمیشە و ئەگەر بێت و هەو بێت و یەکێ لەمانە لێی قەومی و بێ داوای یارمەتی و لێ بکات تۆش چروکی بکەی لە ئاسیا و نەیدەدەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ڕۆژی قیامەت خوای گەورە لە ناو جەهەنەمەوە هەژدیهایەکی بۆ دەرێنێ مارێکی بۆ دەرێنێ پێوتێ شوجاع جوان جا خۆی تێوە ئاڵێنێ و یەتەلەمەظ خوای گەورە پەنامە پێوەی ئەدات و تونت خۆی پێوە ئەگوشێت و ئەمارە ئەبێ بە عیقابی بووی بۆ ئەوەی لەبیر بێ ئەمە پارەکەتە کە لە دنیا باوەشی پیا کرد ئەو ساعت و لێرە ئاوە لە شووی مارێکا باوەشەکا بە تۆیە خوا پەنامان بە ماڵی دنیا کاتێک بەرەکەتی هەیە کە لە دەستا بێ نەک لە دڵا بێ لە دەستا بێ نەک لە دڵا بێ کاتێ لە دەستا بێ و بیبەخشیت جێگە بۆ ئەگرێت ئەگەر لە دڵتا بوو خۆشەویست هەرە بێ بە خەفەت و بە بەڵا کاتێک کە زەرەرێکی تیا بکەی کاتێک کە بەجێ یەڵیت و ئەمریت سەیرەکەی و پارە و ماڵت ئەها ئەوە نەخۆشی خۆ دەزانی ئەمریت پارە و ماڵەکەت میراتگرەکان شەڕی لەسەرەکەن تۆژە بریتە ناو قەبرەکە و ناوفکە خۆڵ پڕیەکاتەوە ئەبی بە خواردنی کرم و مار اینجا و کاتە پەنجەی خۆ دەگەزیێڵی خێرێکم لێ نەکرد سەدەقەیەکم لێ نەکرد چاکێکم لێ نەکرد بۆیە لە گێڕنۆڵن پیاوێک لەسەر مەرگا وەسێت بۆ کوڕەکەیەکا دەوڵەمەندە بێڵە کوڕەکەم کە مردم بە پارەکەم ئەوەندە لە پارەکەم جا بکەرەوە بیکە بە مزگەوتێ لە ڕای خوایە ئەڵێ کوڕەکەشی پێی و بۆ خوایە باو بۆ داکە
وتی بۆ کوڕم وتی تا ئیسەکانە خۆت ساغ و سەنی بووی ئەم هەموو ئەمرە دوور و درێژەوە هەبوو بۆ نەو کردووە ئیسەکانە ئازانی ئەمری پارەکە بێ بەی من ئەڵێ من بیکەم وەڵڵاهی نایکەم بۆ باوک کابراژ پاڕایەوە لە خەوتی خوایە بەزە مۆڵەتم بەرێ قەسەم بەخوا تۆ باکەم خۆم بیکەم وەک مۆڵەتی کەم بەرێ کابرا چاک بۆی دە بەپەلە چ مزگەوتەکەی کەوتی خوایە تێگەیشتم عاقڵ ئەولا بۆت ناکە ئەو پارێ بەجێ مێڵە بۆی ئەولاکانە شەڕی لەسەر بکە و میراتگر شەڕی لەسەر بکە ئەوەندەی کە پێ دەکرێت بڕۆ چاکەی پێ بکە پیاوەتی پێ بکە دەستگیرەی فەقیر و هەژاری پێ بکە بۆ خۆتی پێشخە جارەکەی تر لە بەرنامەی تێ باسی فەرمودەیەکی پێغەمبەرم بۆ کردن سەڵ سەلەم کە ڕۆژێک باڵی پێغەمبەر سەڵ سەلەم گیفتێک سەرە بڕن پێغەمبەر سەڵ سەلەم کێتەوە بۆ ماڵەوە بەخات و عایشە ئەڵێ ها عایشە چی ماوە لە گیفتەکە چیتان لێ کرد ئەڵێ وەڵڵا یا ڕەسوول الله هەموویمان بەخشیەوە بەس ئەو ڕانەی ماوە پێغەمبەر سەڵ سەلەم وتی نە عایشە بەعەکسەوە بەس ئەو ڕانەی فەوتاوە کە ئەی خۆین ئەوەکەی کەی ماوە کە یاوتە بە خێر یاوتە بە فەقیر و هەژار ئەوەندەی کە بەخشی و ئەوە و ماوە لە سەرەت و سامانەکە ئەوەت بۆ ئەمێنێتەوە کە بەخشی وتە ئەوە لای خوا هەڵی گرتەوە بۆ گەورە ئەکا ئەوەی کە خواردەوە ئەوەی کە هەڵی گرتەوەی کە کەڵەکە و کرد ئەوە فەوتاوە خوا پەنامان بە جا خوشکان برایان ئەمە دەوڵەمەنی یا ئەبێ بە ڕەحمەتێک کە بەهەشتی پێ ئەکڕیت یا ئەبێ بە بەڵایەک بە مارێک هێتە تەوق و گردنی لە ڕۆژی قیامەتە خوای گەورە لەو کەسانەمان بگێڕێ کە بتوانین دەستگیرۆی خەڵکین بە پارە و بەو ماڵی کە یاوی نەتێ بەو نیعمەت و فەزڵی کە یاوی نەتێ سێبەری عەرشی خوای پێ بکرین لە قیامەتە دەفعی بەڵاکانی ڕۆژی قیامەتی پێ لەسەر خۆمان بکەین ڕەزامەنی خوای پێ بەجێ بێنین ئینشاءالله نەک لەو کەسانی کەوا دوژمنایەتی خوای پێ ئەکەن و غەزەبی خوا لەسەر خۆیان دروست أكن خواي جورا بناما بقول قولي هذا استغفر الله لي ولكم وصلى الله على سيدنا محمد النبي الأمي وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.